سەرەتا دەمەوێت لەم پرسیارەوە دەست پێ بکەم ئەگەر سەرۆکی داهاتووی ئێران لە کۆنەپارێزەکان بێت و یاخود لە ڕیفۆرمخوازەکان بێت هیچ جیاوازیەکی دەبێت بۆ گەلانی ئێران و بە تایبەتی بۆ کورد؟ من لەم وایە هەتا ئێستاش ئەوە نیشاندراوە هیچ جیاوازیەک نابێت لەم بابەتەوە بۆ کورد. ئەوە مێژووە، ئەوان هیچ گەلی کوردیان وەک گەل وەک نەتەوە قبول نییە بۆ باقی گەلانی دیکەی ئێرانیش هەروایە. لەو بابەتەوە کۆک و یەکدەنگ بوون هەمیشە. بەڵێ باشە کاک عومەر، 6 لایەنی کوردی لە ناویاندا حزبەکەی جەنابی شت با بڵێن بڕیاری بایکۆتکردنی ئەم هەڵبژاردنیان داوە یاخود داوایان لە با بڵێن شوێن کەوتوانیان کردووە کە دەنگ نەدەن لەم هەڵبژاردنەدا. ئایا ئێوە تەنها مەبەستان لە هەڵبژاردننی سەرۆکایەتیە یاخود هەڵبژاردننی شارولادیەکانیش؟ نەخێر، ئێمە مەبەستمان هەرچیانە، چونکە کۆماری ئیسلامی ئێران هەمیشە ئەو فێڵەی کردووە کە خستونیەتە یەک جێ یەک شوێنی سندوقەکان هەیە بۆی خەڵکێکی زۆرتر ڕابچێشێ و بۆی لە کێشە و ململانەی ناوچەیی و محەلی کەڵک وەربگرێ و خەڵک بچێشێتە سەر سندوقەکانی دەنگدان. ئێمە پێمان وایە لە هەرچیان نابێ بەشدار بن، هەرچەند ئەو واقعیەتێکە کە تەمایلێک هەیە مەیلێکەیە لە ناوەوە کەسانێکن بەهۆی کە لە ناوچەکەی خۆیاندا لە شارەکەی خۆیاندا لە دێ و شارۆچکەکەی خۆیاندا بتوانن مەسەن کەسێکی باشتر بەڵێ باشە کاک عومەر، پێت وانە ئەمە با بڵێن ڕاستەوخۆ کاریگەریە بێت بەسەر ژیانی خەڵکەکەدا، چونکە با بڵێن هەڵبژاردننی ئەنجومەنەکان ئەمە ڕاستەوخۆ با بڵێن لە ناوچەکەی خۆیاندایە، ینی کاتێک کە دەنگ بدەن بۆ کەسێک مانای ئەوەیە کە ئەو کەسە ئەناسن یاخود کەسێکیان لە کەسێکی تر پێ باشتر بێت، چونکە کاریگەری بەسەر ژیانی ڕۆژانەیانەوە هەیە. من لەم وایە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانە نییە، ئەوەندە نییە، چونکە یەک یاسا هەیە، شەهرداری هەیە، فەرمانداری هەیە و دەستگاکانی قەزایی و حکومی هەن، بێهداری و بێهداشت و ئەوانە هەن، ئەوانن کە کار دەکەن. بەرق و ئاو و ژیانی خەڵک و گرانی هەمووی لە یاسایەکی دیکەوە دێ. من پێم وانییە ئەمە کاریگەری، یعنی ئەوە گەورەکردنەوەیە کاریگەری لەسەر ژیانی خەڵکەیە. جیالەوە ممکنە خەڵکێک پێی خۆش بێ یەکێککە بێ لە جیاتی فلان کەسەی دیکە بۆ شتێکی چکۆلە، بەڵام ئەوە وەک ئەوە وایە تۆ قەیسەریەک ئاور تێبەردەی بۆ دەسماڵ بۆ دەستکەوتێکی زۆر زۆر کۆلە. چونکە گەلی کورد لەم بابەتەوە ئەوە حیزبە سیاسیەکانی یەکی گرتووە. لەلایەکی دیکەوە ئێمە لە دەورەیەکدان ڕوو بە جیهان ڕوو بە هەموو خەڵکی ناوچەکە لەو ئاڵۆزی و بشێویەدا بە وەزعێک کە تا ئێستا کۆماری ئیسلامی ئێران بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێچی هێناوە. ئێمە دروستەوەیە کە جوابی نابدەین و یەکگرتووی خۆمان بپارێزین، نەک ئەوە بیر دەستکەوتی چکۆلە بکەینەوە. ئەو دەستکەوتەی زۆر گەورەترە. بەڵێ کاک عومەر، یەکێک با بڵێن ئەچینە سەر بابەتێکی تر، یەکێک لەو کەسانی کە با بڵێن خۆی هەڵبژاردووە یاخود لە پێشەبڕکێکەدایە دژ بە حەسەنی ڕۆحانی، جێگیری یەکەمی حەسەنی ڕۆحانیە، تۆ ئەمەیان چۆن ئەبینی؟ ئەمە بۆ چییە؟ ئینسان لەم بابەتەوە با پێشگۆیی نەکات، چونکە فری و فێڵ لە کۆماری ئیسلامی ئێراندا زۆرە و بەتایبەت ڕەجی خاوی وڵاتانی ڕۆژاوا و ئەمریکا و ئوروپایان دیوێتەوە. ڕۆژێک ڕوحانی دێنن، ڕۆژێک خاتەمی، ڕۆژێک ڕەفسەنجانی جۆرێکی دیکە قسە دەکا. بەڵام سەرجەم من ئاوای دەبینم کە لەو دەورەیەدا بەهۆی ئەو گوشارانەی کە لەسەر ئێرانە بەهۆی وەزعیەتێک کە هەیە سعی دەکەن دەسەڵاتی یەکدەست بکەن، هەرچەند سەرۆک کۆماری دەسەڵاتێکی ئەو تۆی نییە لە ویلایەتی فەقیدا. بەڵێ عومەری ئەلخانیزادە، سکرتێری گشتی زەحمەتکێشانی کوردستان، زۆر زۆر سپاس دەکەم. زەحمەتکێشانی کوردستان بەڵێ ببوورە کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان، سپاس بۆ ئامادەبوونت.